یەکێ لە پرۆژەکانی ترمان وەکو بەڕێوەبەری گواستنەوەی پارێزگای سلێمانی ئەوەیە کە دروستکردنی ویزگەی تەکسیە لە گەڕەکەکانی شاری سلێمانی. بەپێی ئەم پرۆژەیە هەموو گەڕەکێک ژمارەیەک تەکسی بۆ دانرێ ویزگەیەکی تایبەتی خۆی ئەبێ و سێ ژمارەی تەلەفۆن ئەدرێت بە هاوڵاتیانی ئەو گەڕەکە کە پەیوەندی بە ئەو ویزگەوە بکەن بۆ ئەوەی لە کاتی پێویستە تەکسی بچێتە بەردەم ماڵیان و نەفەرەکە بگوازێتەوە بۆ شوێنی مەبەست. هەموو تەکسیەک لۆگۆی گەڕەکی خۆی پێوە ئەبێ. بۆ نمونە گەڕەکی کورسات لێ ئەنووسێت تەکسی گەڕەکی کورسات، واتە بەس دەتوانێت نەفەری کورسات بگوازێتەوە بۆ شوێنە گەڕەکەکانی تری شاری سلێمانی. بە هیچ شێوەیەک ئەو تەکسیانەی کە لە نێوان شاری سلێمانی و قەزا و ناحیەکانە هاوڵاتیان ئەگوێزنەوە ئەوانە خاوەنی هێڵن، بۆیان نییە بە هیچ جۆرێک لە ناو شاری سلێمانیە کاری نەفەرات بکەن و ئەگەر هاتوو کاری نەفەراتیان کرد ئەوە سەرپێچی ڕێنمایەکانی وەزارەتی گواستنەوە گەیاندنە و غەرامە دەکرێن بە بڕی 750,000. بە هەمان شێوە تەکسی گەڕۆکیش بۆی نییە نەفەر لە ناو شاری سلێمانیەوە بگوازێتەوە بۆ قەزا و ناحیەکان. سەرووی خۆمان ئاگادار کردوێتەوە بە نووسا و داوامان لێکردوون کە ڕەزامەندی دەرببڕن بۆ دابەشکردنی هێڵ بۆ ناو شاری سلێمانی و بۆ دەرەوەی شاری سلێمانی، چونکە لە ساڵی 2008ەوە تیرروپشتێک نەکراوە بۆ تەکسی و پاسی ناوشار و دەرەوەی شار. شۆفێران ئاگادار دەکەنەوە ئەوانەی کە مەبەستیانە بەشدار بن لە تیرروپشتدا ئەتوانن داوای خۆیان پێشکەشکەن، ئەو کاتەش بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی گواستنەوە گەیاندن داواکانیان لێوەردەگرن و ئەیانخێنە تیرروپشکەوە. لەوانەیە لە مانگی دەیە ئەو تیرروپشکە دەست پێ بکە.